إن الله سريع الحساب. خوي پروردگاریش زۆر سەریع و خێرایە لە چیدا؟ لە محاسبە کردندا، لە سەرژمێریکردنی کردەوەکانتان، تۆمارکردنی کردەوەکانتان، و هەروەها لە سزادانەوە و پاداشدانەوەشتان. و مەزانن چونکە ژمارەتان زۆرە، چونکە کردەوەکانتان زۆرە، کاکە خۆخوای گەورە هەمووی ئاگای لێ نییە، ئاگاشی لێبێ ناتوانێ دەرەقەتی ئەو هەمووە بێت، بەو هەمووە ڕابگا، پاداشتی هەمووی بداتەوە سزایم بدات. نا إن الله سريع الحساب. سريع الحساب يعني بس هەندێ وەسائل کە پەیدا بووە بۆیە لە دەرسی عەسریش باسم کرد. العلم يدعو للإيمان. علم بانگت دەکا ئیمان زیاد بێ، نەک علم وات لێ دەکا لە ئیمان یاخی بێ. کەلیمەی سريع الحساب مثلا جاران شوبهەیەکە بوو، باشە چۆن مەلەک المەوت دەتوانێت لە دەقیقەیەکدا ئەگەر 1000 کەس بەیەکەوە بمرێت چۆن دوای ڕوحی بچێش؟ دەڵێن جاران وەسائلی کوشتن چی بوو کاک؟ تیرە، شمشێرە، وانە چەقۆیە، بەردە، دارە. یعنی ئەگەر شەڕێک ڕووی دابە ڕۆژانێکی زۆری دەویست تا دەیانودەوە 100 کەس کوژرا، 1000 کەس کوژرا لەم شەڕەداوە، 10,000 کەس کوژرا، ڕۆژانێکی زۆری دەوێت کە خەڵکێکی زۆر ئیش کات و شمشێربازی بکات و شمشێر بۆشێنێ و تیر باوێ یاڵە تا ئەو عەدەدە کوژرێ. ئێستا تەماشا دەکەین یەک قومبەلەی نەوەوی، قومبەلەی دەڕی، بە 1 دقیقە چەند کەس دەمرێت؟ یعنی چەند شارێک کاول دەکات. ئێستا ئەمە کەوا پێشکەوتو، یعنی سبحان الله بە 1 قومبەلە ئەو هەموو خەڵکە. بەڵێ چۆن دەبێت ئەوە دەیبینین دەبێت یا نابێت؟ دەیبینین. پارە حسابکردن دەی کاکە مەبلەغێکی زۆر پارە هاتۆرە بە حسابکردن، بەرام دەبێت و هەموو بێن، پارەکە زۆرە با بین هەمومان هەر یەکەی شەدەیەک حساب بکەین. جیهازێک ئێستا تی داوی ئەوە دەکەی، ئەوە ئەو شەدێتەوە ئەوتەوە. ئێجا دنیا وەسائل پێشکەوێکە محاسبە و سەرژمێریکردن و ئەو جۆرەشتانە سەریع بێ. ئەی لای رب العالمین سەرژمێریکردنی کردەوەکانی ئێمە، تۆمارکردنی کردەوەکانمان ئایا قورسە؟ تەماشا دەکەی لە شوێنێکی لە شارە گەورەکان، ئێستا لە وڵاتە گەورەکان، لە وڵاتە گەورانە تەماشا دەکەی لە هەموو عەمودێک بێ یا لە هەموو ترافیک لایتێک بێ، لە هەموو کۆڵانێک بێ، لە هەموو چی بێ، هەمووی کامێرەی مراقەبە هەیە. یعنی ئەو شارە چی بکرێ لە شاشەکاندا کارمەندیاندانا و هەمووی لەبەر چاویانە. حادیتەیەک ڕووبداها خلالی ماوەیەکی کەم بەهۆی ئەو کامێرانەوە دەیدۆزنەوە محاسبەکە. تا جاران کە جەریمەیە کرابە زۆری دەویستا وەکو کەشف دەبێت. ئێستا کە جەریمەیەک دەکرێت، تاوانێک دەکرێت، دەڵێن چی؟ خەڵکی کوردستان بێخەم بن ئینشاڵڵا لە خلالی 24 ساعاتدا کەشف دەبێت. عەجیب! ئەوە بەزووی ئەو محاسبەیە دەکرێت، ئەو بەزووی کەشف دەکرێت، لە خلالی چەند ساعاتێکدا دڵنیا بن هەموو شتێک ئاشکرا دەبێت. سريع الحساب ئەی دەبێت سريع الحساب کە رب العالمینە. ئایا بەلامانەوە سەیر بێ کە هەرچی خەڵک هەیە چی بکات هەمووی تۆمار دەکرێت و هەمووشی و تەدوین دەکرێت و ڕۆژی قیامەتیش خوای گەورە محاسبەی هەمووی دەکات. زۆر ئاسانە براکانم. ئەمە عەظەمەت و گەورەیی خوای گەورەمان بۆ دەردەخا. إن الله سريع الحساب. بۆ ئینسان براکانم دائما تۆ سەیری خۆت کە، من سەیری خۆم کەم، وابزانە خوای گەورە بەس بەسەر تۆ مراقبە، وابزانە خوای گەورە ئاگای لە تۆیە. مەڵێ خەڵک زۆرە، خوای گەورە بۆ خەڵکە ڕادەگا، ئەرە وەڵا خوای گەورە بە هەمووی ڕادەگا. إن الله سريع الحساب. بۆیە وا بکەین لە خوا بترسین، شەرم لە خوا بکەین، خۆمان بپارێزین لە کارێک کە خوا پێی ناخۆشە. خوای یارمەتیمان دە یا ڕەبی.